هیوادارم ساڵێکی پڕ پیت و بەرەکەت بێ بۆ هەموو گەلی کوردستان و ئەو ساڵێکی خۆش و پڕ پیت و بەرەکەت بەرنە سەرێ. ئاوات و ئارزوم ئەوەیە هەموو کوردەکان هەموو گەلی کوردستان بەدڵخۆشیەوە بیگوزارن و ساڵی خۆشیان لێ پیرۆز دەکەن. دەربارەی ساڵی 2019 پێم وابی ساڵێکی ئەوەندە جیاواز نەبوو لەگەڵ ساڵانی ڕابردوو. بێگومان خۆش و ناخۆشیمان دیت لەوێ، زۆربەی ئەو ناخۆشیانێک کە دیتمان ناخۆشەکانی ڕۆژ ئەوە بوو، بێگومان ڕۆژ هەڵاتیش داڕادەیەک و هیواش وایە ساڵی دابێت ساڵێکی زیاتر جیاوازتر بێت لە ساڵانی ڕابردوو و بەرەو باشتر بچین. هەموو پارچەکانی کوردستان بەرەو ئارەم بڕۆن، هەموو کەسێک بە تایبەت ملکی کورد بە مافەکانی خۆیان بگەن. 2019 ساڵێکە خۆش بوو، بەسمەت بێت 2020 خۆشتر لێ بێتم.